نوێژی جژنی ڕەمەزان و قوربان بەم شێوازاکرێ. خۆشەویستانم ئەم نوێژە دوو ڕکعاتە لە پێش وتاری جژن ئەم نوێژاکرێ. ئەم نوێژە بانگ و قامەتی نییە، ئەوێ وە جەماعەتیش بکرێ و واجبە لەسەر هەموو نێرێکی بالغ بوو ئامادەی ئەم نوێژە بێ ئیلا مەگەر عوزرێکی هەبێ و سونەتێکی زۆر جەخت لەسەر کراوە لە حەقی ئافرەتان. باش وایە خۆیان لە خێر و پاداشی ئەم نوێژە لە کیس نەدەن و ئەم نوێژە ئەبێ لە کاتی خۆیان بکرێ. کاتەکەیشی لە دوای ئەوەی خۆر دەرەچێت بە ئەندازەی ڕمحێ بەرز بووە کە مەزەندە کراوە بە چارەکی بووە 20 دقە، لە دوایەوە دەسەکرێ بە ئەم نوێژە و ئەم نوێژە سونەت وایە لە مزگەوت نەکرێت لە جێگەیەتر لە دەرەوە بکرێت کە پێ وترێ موسەلا. ئەگەر هاتوو جێیش نەو لە دەرەوە ئەوە ئاساییە لە ناو مزگەوتا بکرێ و هیچ شکالێکی تیانە. چۆن ئەم نوێژاکەین؟ بەم شێوازە بە شێوەیەکی زۆر ئاسایی چۆن دوو ڕکعاتی سونەتەکەی. ئەم نوێژەش هەر بەو شێوازەیە، تەنیا چەند خاڵێک نەویسە ئینشاءڵڵا بۆتانی باسەکەم. دەسەکەی بە نوێژەکە الله ئەکبەر، وردی دەستپێکی نوێژەکە دەخوێنی، پێشەوەی دەستکەی بە خوێندنی سوورەتی فاتحە، لە دوای مامۆسا 7 جارێژی الله ئەکبەر، لە ڕکعاتی یەکەم 7 جارێژی الله ئەکبەر الله ئەکبەر تا تەواوێکی حوتەکە. و سنەت وایە لە بینی الله ئەکبەرەکان ئەگەر سەرنجدا مامۆسا وتی سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله ئەکبەر، تۆش دووباری کەرەوە. ئەوە سنەتە ثابت بووە لە حەدیثێکە ئیمامی ابن مسعود ڕیوایەتی کردووە. و بەنسبەت دەستبەسکردنەوە لە کاتی الله ئەکبەرەکانە ئەمە ڕاستی حەدیثێ بە صەریحی لەم بارەیەوە ثابت نەبووە و ئەگەر مامۆسایەکیش لەسەر ڕابۆچوونی جیاواز دەستی بەرز کردووە فەرمانی پێکرد، یعنی بە ئاسایی بیبینە. دوای ئەوەی حەوت الله ئەکبەرەکە تەواو کرد، دەسەکەی بە خوێندنی سوورەتی فاتحە و لە دوای سوورەتی فاتحە سوورەتێکی ترە خوێنی. سنەت وایە ئەو سوورەتەی کە مامۆساکەی خوێنێ سوورەتی ئەعلاوێ لە ڕکعاتی یەکەمە. دوای ئەوەی کاوە تەواو بوو الله ئەکبەرەکەیت و ئیتر ڕکعاتەکە تەواوەکەی. کە هەڵەسیتەوە بۆ ڕکعاتی دووەمیش لە پێشەوەی دەستکەی بە خوێندنی سوورەتی فاتحە 5 جار یەژی الله ئەکبەر. ئەمیش هەر بە هەمان شێواز لە بینی الله ئەکبەرەکان سنەتە بێژی سبحان الله والحمد لله ولا اله الا الله والله ئەکبەر، 5ەکە تەواو کرد. دوایەوە سوورەتی فاتحە خوێنرێ، دوای سوورەتی فاتحەش سوورەتێکی کا خوێنرێ. سنەت لە ڕکعاتی دووەمە لە دوای سوورەتی فاتحە سوورەتی غاشیە بخوێنرێ. ئەمە تەواو بوو. دوای ئەوە دائنشی ڕکعاتەکە بە ئاسایی تەواوەکەی تحیاتی خوێنی سەلام بەلای ڕاست و چەپە دەیتەوە. ئەمە نوێژەکە تەواو بوو هەر بەم شێوازەیە و لەمە زیاتر نییە. و ئەگەر کەسێک هات و هاتە ناو مزگەوت ڕکعاتێکی دوانی لە جەماعەتەکە ڕۆیشت و بەڵام گەیشت بە جەماعەتەکە، ئەوە زۆر بە ئاسایی هەڵەسێتە پا نوێژەکەی خۆی تەواوەکە. و ئەگەر کەسێک هاتە ناو مزگەوت دیتی تەواو خەریکە نوێژەکە تەواو بووە، لەم حاڵەکاتەش لەسەر ڕابۆچینی بەشێک لە زانایان ئەتوانێت نوێژەکە بە قەزا بگێڕێتەوە. هەر ئەمەندەیە و ئومێدەوارم انشاءالله سوتان وەرگرتوێ. وصلى الله وسلم على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين. السلام عليكم.